بۆی لەسەر بنەمای ئەوە هۆکارەکانی هاتوچۆ دیاریکەین. لەمە و پێش حکوومەت گازی بۆ ئێمە سەرفەکردی شەکانمان باش بوو. جدوای اقتصادیان نەماوە، هەر دانەیەکیان بەقەی کارگەیەک دووکەڵەکەن. ژینگەی شاری سلێمانیان پیس کردووە لە ڕاستیە. نەبۆ پیادەڕە و نەبۆ پاسپی سوار تەنها جێگایە ئەگەر هەمان بێ ئەویش سلێمانی بۆ تاسوجەیە. پلانی هاتوچۆ لە هەر شارێکە بەشێکە لە ماستەر پلانی شارەکە. ینی کاتێککە ئەمانەوە پلان بکەین بۆ هاتوچۆ لە هەر شارێکە ئەبێ لەسەر بنەمای ماستەر پلانی ئەو شارە بێت. ئیتر پلانەکە بریتە لە هەموو ئەو ئامرازانەی کە بەکاری ئێنی بۆ گواستنەوە، ئیتر هەموو سیستمەکانی گواستنەوە، ئیتر میترۆ ئەگرێتەوە، قیتار ئەگرێتەوە، ترام ئەگرێتەوە، پاس ئەگرێتەوە، تەکسی ئەگرێتەوە و سیارەی تایبەتیش ئەگرێتەوە. بەڵێ خۆی پلانی هاتوچۆ کە دیاریەکەین بۆ شارێ، یعنی دیاریەکەین چۆن بێ، بێگومان ئەبێ لەسەر خواستی هاتوچۆ بێ. واتە ئێمە لە شارەکە ئەبێ بزانین ژمارەیە و کەسانەی کە لە خاڵێکەوە بۆ خاڵێکی تر ئەیانەوە گواستنەوە بکەن، ئەبێ هەموو ئەو زانیاریانەمان لابێ بۆی لەسەر بنەمای ئەوە هۆکارەکانی هاتوچۆ دیاریکەین لە ناو شارەکە. یعنی ئەبێ بزانین خەڵک لە ناو شارەکە لە کۆ ئەوێ بچێ بۆ چۆ، دواتر کە دەوامی تەواو بوو بۆ نمونە لە کۆ گەڕێتەوە بۆ چۆ، ئەبێ ئەم زانیاریانەمان هەمووی لابێ بە دروستی، ئەمجا ئەتوانین پلانێکی سەرکەوتو و ڕێکوپێک ئەنجام بین. پەیوەندی پلانی هاتوچۆ بە ژینگەوە بێگومان پەیوەندێکی زۆری هەیە. هاتوچۆ ئامرازەکانی هاتوچۆ زۆربەی بە سوتەمەنی ئیشەکەن، هەرچەنگ ئێستا سیاری کارەبایی هاتۆتە ئاراوە، بەڵام زۆربەیان سوتەمەنی بەکارێنن. سوتەمەنیش بێگومان ینی سیارەکان کە بەکارێنن یا پاسەکان یا بار هەڵگرەکان ئەوانە هەمووی غازی ترسناک بەرهەمەێنن و ژینگە پیسەکەن، بۆیە تا توانین ئەبێ بە شێوەیەک بێ ئەو غازانە کەم بکەینەوە. وەکو هێڵی گواستنەوە لەمە و پێش حکوومەت گازی بۆ ئێمە سەرفەکردی شەکانمان باش بوو. بەزیسە من لەسەر حسابی خۆم گازەکڕم، جاری وایە گاز جلیکانێت چێتە 18,000 15,000 تێگەی، یعنی ئیشەکەی منیژەوە نییە کە من بشم گاز بکڕم و تێگەی، یعنی حکوومەت جاری وایە بە یەک نەفەر منێنێرە بۆ شاری ئەوین تێگەی برای بەڕێزم، یعنی حول العالەمەکەم. هێڵی گواستنەوەی ناو شاری سلێمانی لە خراپترین دۆخایە. ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە دوواداچوورمان کرد بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە خەڵکیە گوێزنەوە لە ناو گوازنەوە لە ناو شاری سلێمانی وەکو پێویست نییە. خەڵکی شاری ئەم شارە با بڵێن شایانی باشترن. ئیمڕۆ ساڵی 2025 با بڵێن
ئەو ئۆتۆمبیلانەی لە ناو شاری سلێمانەیە خەڵکی گوێزنەوە مۆدیلیان 1970 واتە 44-45 ساڵە ئەم ئۆتۆمبیلانە کارەکەن. جدوای اقتصادیان نەماوە، هەر دانەیەکیان بەقەی کارگەیەک دووکەڵەکەن. ژینگەی شاری سلێمانیان پیس کردووە لە ڕاستیە، سیمای شاری سلێمانیان ناشرین کردووە. لەگەڵ ڕێزم بۆ ئەو خاوەن پاسانە کە فترێکی زۆرە خزمەتەکەن. ئێمە بە پێویستمانزانی ڕێگە چارەیەک بدۆزینەوە بە ئەم پاسە کۆنانە بە هاوکاریکردنیان بە بڕێک پارەی نەقدی کە بتوانن چارەیەکی باشتر، تازەتر، گونجاو بۆ گواستنەوە و بۆ خەڵکی بەکاربێنن، هەم بۆ خۆشیان قازان زیاتر بکەن. بە فترەیەکی بە گەڕانەوەی ئەو بڕەپارەیە بە شێوەی قیست بەبێ قازانج بۆ نزیکەی 8 ساڵ ئەبێتەوە. ئاسانکاریەکە بۆ ئەوان و جوانکاریەکە بۆ شاری سلێمانی و پاکڕاگررتنی ژینگەی شاری سلێمانی. هەڵەستین بەم کارە ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی. کوالیتی پاسی چی پاس تەمەنی تەواوی کردو برای بەڕێزم. پاسیسە من خۆم حالێن پاسێکم پێ 43 ساڵ ئەمرێتی، یعنی کۆن بووە ئیتر لە هاوی نابێ و بەریدەی بۆ دانێن و تێگەی گەرمی ئیش ناکا و گەرمی شەکا بەس گەرمیەکە ئێوە نێ لە تاسەیەکە گەرمیەکەی پەکێکەوێ ساردی تیان نییە و خەڵک ڕازی چییە؟ جاری وایە خەڵگالیا کۆ بێتەوە 15 نەفەر کۆ بێتەوە زانێ و سیارە کۆسەرە سواری نابێ، خۆ لێشم ناکرێ و 10 دقیقە چارەگەی لەگەڵ منا سوارە بێ، بەزیتر حەز ناکە سواری و پاسە کۆنە بێ. ئێمەش من حەزەکەم پاسێکی 2015 بکەم کە نەمبوو چی بکەم، دەسەڵاتم نییە. ئێمە بڕەپارەیەک بە ئەدەین بە خاوەن پاسە کۆنەکان، تەنها پاسە کۆنەکان، ئەوان ئەتوانن بە بڕەپارەیە پاسێکی تازەتر بکڕن کە شیاو بێ بۆ گواستنەوە. پاسە کۆنەکەی ژمارەکەی خرێتە سەر پاسە تازەکە. بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانی قەدەغەی کردووە لە 2025 مۆڵەتیان بۆ تازە بکاتەوە بۆ خەتەکان. بۆیە چیتر لە ناو شاری سلێمانیە نە ئەتوانن کاری پێ بکەن نە ئەبینرێن. ئازادن هەڵێوەشێنن بە ئاسنەی فرۆشن، ئەی فرۆشن بە شارەکانی خوارەوە، هەرچێکی لەکەن گرنگەوەی لەش ناو شاری سلێمانیە نامێنێت. باسی و بڕیارە چی ترتووە من خۆم پاسێکی 82 پێم بێ بەیانی خۆم پاسێکی باشترە کڕم و پێویستم بە حکوومەت نییە، بەزەکە حکوومەت یارمەتیشم با من مەمنونی حکوومەتم، بەس کە نەمبوو لە کوێم بوو کەزێ حەز بەشتی باشە نەکە. وەڵڵاهی ئەگەر حکوومەت بۆمان بگۆڕێ یارمەتیمبانما دەست نەخاتە بینمان عیبینێ، ئەوە تا سوتەمەنیم بۆ سەرم ناکە لەسەر حسابی خۆم گازە کڕم، بەجاری وایە بە نەفەرێک بە 2 نەفەر مەمێنێ ئەچم بۆ هەوانە
لە حول العالمەکەم والله داواکاریم لە حکوومەتەوەی ئەگەر یارمەتیمان بە مەمنونین والله ئەم پاسەنەمان بۆ بگۆڕێ یا پارشتێکمان باتێ ساڵانە بیەینەوە بە حکوومەت عیبی نییە. ژینگەی ڕێکوپێک لە هەر شارێکە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر مرۆڤەکان یعنی کاریگەری لە هەموو لایەکەوە کاریگەری هەیە یعنی لە ڕووی دەرونیەوە تۆ ئەگەر شارەکە ژینگەکەی پاک بێ مرۆڤەکان هەم تەندروسترە بن هەم باری دەرونیان ئیسراحەتترە بێ وە بە پێچەوانەکەشی ڕاستە لەبەرەوە پاک و تەمیزی ژینگە کاریگەری زۆری هەیە لەسەر مرۆڤەکان. گرنگترین خاڵ بۆ ئەوەی کاتێک کە ماستەرپلان بۆ ڕێگاوبان دانێم بۆ گواستنەوە دانێم لە هەر شارێکە ئەبێ فۆکەسی تەواو بکەم لەسەر گواستنەوەی گشتی واتە گواستنەوەی تایبەت کەمکەمەوە زیاتر تەرکیز کەمە سەر گواستنەوەی گشتی وەک گوتمیتر وەک میترۆ و مۆنۆڕێڵ و پاس و بە کورتەکەی گواستنەوەکە گشتی بێ گواستنەوەی تایبەت تا بتوانم کەمیکەمەوە. خاڵی دووهەم ئامێرەکانی گواستنەوە یاخود هۆکارەکانی گواستنەوە ئەبێ هەوڵ بین بە وزەی دۆستی ژینگە کار بکواتە ئەگەر خەتی قیتار دانی نەبێ قیتارەکە کارەبایی بێ ئەگەر پاس بەکارهێنی نەبێ پاسەکان کارەبایی بن واتە تا ئەتوانین سوتەمەنی بەکارنێنین بۆ ئەوەی ژینگە پیس نەبێت. خاڵێکی تریش کە ئەویش گرنگە باسیکەین ئەبێ لە شارەکانە تەرکیزێکی زۆر بکەین لەسەر سەوزکردنی شارەکە واتە گرنگی زۆر بین بە سەوزکردن لە شارەکانە لەگەڵ ڕێگاکانە بە بەردەوامی دار بڕوێنین چکە ئەوانە ژینگەمان بۆ پاکەکەنەوە واتە زیاتر لەگەڵ سیستمی ڕێگاوبانەکەیە تەرکیزیش بکەینە سەر سەوزایی لە شارەکانە بۆ ئەوەی ژینگەکە پاکتر بێت. نسبەت جادۆبان و بەرامبەر پاسکی سوارەکان بەڕاستی نە پێشوەختە کە لێرە هیچ بۆ کراوە مەسەن کۆن لە کۆنەوە کە هیچ جەوتمان وەرزەژەوە پێشکەوتو نەبووە پاسکی سوارەوە پێشکەوتو نەبوو تاوەکو حسابی بۆ بکرێ بەڵام لە بەرنامەی داهاتوو شار حسابی بۆ نەکراوە وەکو جادەی سایەکە تا ئەو شوێنە بینی بێتم و تەواو بوو بێ هیچ پلانێکی تیانە و هیچ خەتێکی پاسکیلمان نییە. زۆرینەی وەرزشکارەکانمان لە خانمەکان ناوێرن بێنە سەر جادە بەزە بە ترسی جادۆبان و سیاقەتی سیارە. دوو هەمان وەک هۆی کە بەرنامە و پلانی دانەندراوە بۆ جادۆبانەکانمان نە لە کۆن و نە لە داهاتووشە سیاقەکانیش ئانی هاوڵاتەکانی یەک و خۆمان کە هەمومان سیارەمان پێ و ئەوەی کە پاسکیلێکی پێ هیچی پاسکی سوار و وەرزشکار ڕعاد ناکات لە جادۆبانە بەرەو ڕووی ئەڕۆی هیچ ئەڵەی کەسی بەرەو ڕوو ناڕوە ئەسان هەر ناوبینی لەسەر جادەیە بە شەرتێکیش لە هەمان کاتە بە لایت و بە فسفۆڕ و بە هەموو شێوازێک ئێمە هاوکاری ساقەکانەکەم بۆ ئەوەی کە تووشی حاڵەتێ نەبن کە ئێمە نەبین و تووشی حادیسێ ببێ بە هەموو شێوازێک ئێمە ڕووناکی و ئیشارەتمانەیە لەگەڵەوەشە هیچ هاوکاریمان ناکەن. هەشە خەڵکی کەسانێکی ژێ زۆر هاوکارە بە دەدەقە لە دواتەوە هێواش ئەڕوا بەس بۆ ئەوەی کە بێزارێ نەکە یا کێشەیەکە بۆ دروست نەکە زۆر سەبری هەیە هەشمانە دەسەشێنێتەوە بەسەرتا ینی
دوولانەیە بەڵام ئەوەی کە هاوکاری دەکا زۆر کەمە. بەداخەوە ئەمان ئەڵێم لە سلێمانیا هیچ حسابێ بە پاسکیل سوار نەکراوە، نەبوو پیادە ڕەو نەبوو پاسکی سوار، تەنها جێگایە گەر هەمان بێ ئەویش سلێمانی بۆ تاسوجەیە مەترێک ماوەتەوە نەک بۆ پاسکیل. بۆ ئەحتیاتی جادەکە ئێمە ئیسفادە لەوە ئەکەین بۆ ئێمە بڵێن باشترین جادەیە، باشترین ڕێگایە بۆ ئێمە سلێمانی تاسوجەیە تا حەدێک. بەڵێ چەند خاڵێکی تریش هەیە کە ئەویش گرنگە بۆ ژینگە. یەکێ لەو خاڵانە بە دەوری شارەکانە ئەبێ ڕێگایەکی بازنەیی دروستکەین تایبەت بێ بە بار هەڵگرەکان و سیارە گەورەکان ئەوانەی کە زیاتر ژینگە بۆ ئەوەی ئەو دووکەڵی کە دەریەکەن دوورکەوێتەوە لە شارەکە. ئەمە خاڵێکی تریش کە لە زۆربەی شارە گەورەکان ڕەچاوە کرێ سنتەری شارەکان ناهێڵن ئامێرە گەورەکان وەک بار هەڵگر و وەک تەنانەت تەکسیش یان پاسەکان ناچنە ناو سنتەری شارەکان. زیاتر سنتەری شار ڕێگەکانی تەرخانەکرێ بۆ پیادە و بۆ پاسکیل و ئەمەش واکە لە ناو سنتەری شارەکانە ئەو غازە ژەهراویانە ڕێژەکەی کەمتر بێتەوە. ئەگەر بڵێم لە سایە نەوە کێشەی بۆ ئێمە دروست کردووە نییە، دوور نییە لە ڕاستیەوە لە سایە نەوە کێشەی بۆ ئێمە دروست کردووە بە دەرەوەی کە هەموو شۆمان ئەبێ زۆر وریابی، یعنی بەقەر ماتۆر سوارێک ئەبێتۆ وریابی کە ئەگەو لە سیارە بێ سیارە بێ شێوازی ئاگەی لە تۆ نییە بەدەر لەوەی کە ئێمە ئەمانەیە بێ بە وەردشێکی ببێ بە وەسیلەیە کە لە بری سیارە بەکار بێت. بەڵام بەداخەوە کە وەختێ جادۆبانمان نەبوو کەس ناتوانێت ئەو سیارەکەی لە ماڵەوە ڕاگری و پاسکیلەکە بێنێتە دەرەوە. کارەوەی کە تا ئێستا هیچ جادەیەک تایبەت بە پاسکیل نییە. طبعاً شارەوانی بەرپرسە ئەلێرە شارەوانی مەسەلەن حکومەت ئەوەی کە بەڵەندەرەکان کە هەڵەسن بەم نیشانەی کە جادە دروستەکەن سلێمانی ئاوەدانەکەنەوە یا شار ئاوەدانەکەنەوە کە هیچ پلانێکیان نییە بۆ ئەم پاسکی سوار و پیادەڕە و شارەوانی بە دەرەجەیەک بەرپرسە لەبەر چی؟ لەبەرەوەی کە لە هەموو وڵاتانە شارەوانی حکمی کامل ئەکات هەمووی ئەگەڕێتەوە بەچە شارەوانی ئەنجا بۆیە ئێستاش هەموو شتە باشەکان و شتەکەم و کوڕیەکان و شتە خراپەکانی چارەگەڕێتەوە بە شارەوانی بە گەورەترین کێشە کە یا گەورەترین ئیراد کە ئەگەرێتەوە بە شارەوانی لەم دەقەیەیە نەبوو نیجادی پاسکیل بڵێن ڕێگایەک تایبەت بە پاسکیل بێ بۆ وەرزشکارەکان ئەسەم بۆ هاوڵاتیان ئەسڵ وازە وەرزشکار بێنە هاوڵاتی زۆرینەی هاوڵاتی حەزەکە بە پاسکیل بچێ بۆ دایرە بە پاسکیل بچێتە سەر ئیشەکەی کە سیرەکە لە هەمان کاتە هیچ جێگە جادەیەکی نە هەم هاوڵاتەکان خۆشیان ساقەکانیش
ڕعایەت ناکەن حسابێکی بۆ پاسی سوارەکان ناکەن ئەوە لەم بینەیە لە بینی حکومەت و هاوڵاتی لە بینی خۆشمانە پاسکی سوارەکانمان لەو بینەیە کوژانەوەتەوە بۆ ئەوەی کە کەس بە پاسکی لە هەموو شوێنەکە. ساڵی تازەوە چە دەبواری جێبەجێکردنەوە پرۆسەکە ئیشی ڕۆتینی هەیە چکە بانکێکە بێ ئەم کارە بکات بانکەکانیش فەرعی با بڵێن سەرچیان لە بەغدایە ئەوانیش بڕیارە بێن سەردانمان بکەن پرۆتۆکۆلیان لەگەڵا ئیمزا بکەین بۆ ئالیەتی پێدانی پارەکە و وەرگرتنەوەی لە ڕێ ئەو بانکەوە. داواکاریم لە حکومەتەوەی ئەگەر یارمەتیمان بە مەمنونین. وەڵای ئەم پاسەنەمان بۆ بگۆڕێ یا پارشتێکمان باتێ ساڵانە بێینەوە بە حکومەت عیبی نییە. سوودەکانی یەکەم بۆ ئەو خاوەن پاسەکانە کە ئێستا پاسێکی تەمەەن 44 ساڵ 45 ساڵ لێ ئەخوڕن قازانجی لێ ناکەن دووهەم سوودی بۆ پاگڕاگرتنی ژینگەی ئەو پاسانە لەبەرەوەی چەند ساڵێکە کارەکەن دووکەڵێکی زۆرەکەن لە ڕووی ژینگەییەوە سوودی هەیە لە ڕووی بەرزکردنی کوالەتی ئاستی گواستنەوە بۆ خەڵکانێک کە لە ناو شارە هاتوچەی پێەکەن سوودی بۆ هاوڵاتی و بۆ ژینگە و بۆ خاوەن پاسەکە و بۆ سیمای شاری سلێمانی بە خاڵێکی زۆر گرنگەزانی نێمە. بێگومان ماستەر پلانی شارەکان ئەگەر ڕێکوپێک بێ و بە ڕێکوپێکیش جێبەجێکرێ بێگومان کاریگەری هەیە لەسەر هەموو دانیشتوان بە گەورە و بچووکەوە. پەیامم بۆ حکومەت کە زیاتر یعنی جەخت کاتەوە لە گواستنەوەی گشتی یعنی کەمتر یعنی هانی خەڵک نەیدرێ بەداخەوە ئێمە هەمووی گواستنەوەی تایبەت بەکارێنێ ئەتوانێ ئەتوانێ هانی گواستنەوەی گشتی بە طبعاً چۆن هانی بە ئەوە خاڵەکان زۆرن ئەتوانی یعنی ئێستا کاتەکە فریای ئەوە ناکەین ئەتوانێ حکومەت ئەوە بکە
و هەروەها ئەتوانێت هانی گەنجان بە بۆ نمونە پاسکیل بەکاربێنن وەگەوەی لە وڵاتی هۆڵندا ڕەچاوە کرێ هانی خەڵکیان پاسکیل بەکاربێنن و هەروەها شوێنەکانیش نزیک بێتەوە لە یەک و گواستنەوەکان و ڕێگاکان باشتر بێ ئەو کاتە کەمتر خەڵک گواستنەوەی تایبەت بەکارێنێ. بۆ دەرەوەی شارەکان ئەبێ سیستمی قیتار بەکار بێت کە زۆر سەرکەوتوترە، ژمارەی سیارە کەمەکاتەوە، بەکارهێنانی سوتەمەنی کەمەکاتەوە و ئەمەش ژینگە پاکترەکات و پیسبوونی ژینگە زۆر کەمە بێتەوە.